کاکەی من جارێکتر خۆشاتنەوە بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا دیارە پاش 8 ساڵ پارێزەرانی ئۆژەڵان لە کۆتایی دەتوانیان سەردانی ئیمراڵی بکەن. ئایا ئەمە لە دەرەنجامی ئەو فشارە بوو کە کورد توانی لە ناو دەرەوە دروستی بکات یاخۆ دەمە تاکتیکێکە لەلایەن ئەردۆغان و حکوومەتی ئاکەپا؟ بە بڕوای من هەردووکیان لەوەی کە لە سیاسەتەکانی ئۆردۆغاندا لە استراتیژی ئۆردۆغاندا گۆڕانێک ڕووینەداوە گومانم نییە، بەڵام ئەوە هەم بەرهەمی بەردەوامی و خۆراگری کورد بوو، ئەوەی کە توانیان کێشەی ئۆجەلان کێشەی زیندانیانی سیاسی کورد لە جیهاندا بەرجەستە بکەنەوە و هەم ئەو ئەگەرەش هەیە کە تاکتیکێک بێ لەلایەن ئۆردۆغانەوە بۆی کە بەو ڕێوازەبی هەیە کە تەواوی مۆزوعەکە کۆتایی پێبێنێت و بەلاڕێدا بێت. من پێم وایە هەم بەرهەمی خەباتی زیندانیانی سیاسی و چالاکانی سیاسیە هەم زیاترەوە تاکتیکێک دەچێت. کاکێ من بەس بۆ ئەم هەنگاوەی تورکیا ئێستاکە بۆ پێش هەڵبژاردنەکان نەبوو و یاخود لە کاتی هەڵبژاردنەکان؟ لە هەردوو قۆناغی پێش هەڵبژارد و کاتی هەڵبژاردندا ئۆردۆغان لەگەڵ لایەنێکی ڕەگەزپەرستی زۆر فاشیست ئێتلافی کرد بوو، هەر چەشنە ئیمتیازدانێک بە کورد تەنانەت لە ئاستی تاکتیکیشدا مەترسیوەی هەبوو کە ئەو یەکگرتنەی ئاکپارتی و مەهەپا هەڵبۆشێنێتەوە. هەر بۆیە ئۆردۆغان حەولیدا بە هەر جۆرێک هەیە هەڵبژاردنەکە تێپەڕ بکە، اینجا ئەگە قەرارە تەنانەت وەکو تاکتیکیش وەکو فێڵیش بیهەوێت و ئەمرازێک هەڵبوەرگرێ بۆ خۆناغی دوای هەڵبژاردن بێت. دەرەنجامی هەڵبژاردنەکان هاوپەیمانی هەدەف لەگەڵ جیهاپا و ئەو سەرکەوتنیان کە لە شارە گەورەکاندا وەکو ئەنکەرە و ئەستەمبول بەدەستهێنا تا چەند بەم سەردانەوە گرێ درراوە. من بەبێ گومان ئەو سەرکەوتنە شتێک بوو کە پێم وایە ئۆردۆغانی شۆک کرد. تەنانەت خودی جەهەپەش نەیدەزانی دەنگی کوردان ئاوا دەتوانێت چارەنووسی هەڵبژاردننی ئەنکارا و ئیستانبول بگۆڕێت و بەهۆی ئەوەی کە تازە ئیمکانی وەشی نییە کە بەگشتی هەموو هەڵبژاردنەکان هەڵبۆشێنێتەوە و تەنانەت بە هەڵۆشانەوەی ئیستانبولیش هیچ ئەگەرێک و گەڕانتیەکی 100% نییە کە ئەو جارە ئاکپارتی بەدەستێوەردانی توانێت سەر بکەوێت. دیتی ناتوانێت ئەو جەریانی زیندانیانی سیاسی ئەو مانگرتنە هەروە بۆ مانگێک دوو مانگ سێ مانگ کەش درێژی هەبێ بۆ ئێوازی لەو سیاسەتە بێنەگەی خۆی هێنا و کە دیتی گەپێکی دوو سێ مانگە لەو نێوەدا هەیە بە بڕوای من ئۆردۆغان ئەو تاکتیکی بەکار برد بۆ هیوایە کە بتوانێت کە کۆتایی بەو کێشەیە بێنێت و زیندانیانی سیاسی کورد واز بێنن. چاوەڕێی دەکرێت پاشەم سەردانە و شیانی دووبارە بوونەوەی هەڵبژاردنەکان لە ئەستەمبول هیچ گۆڕانکاریەک لە هاوپەیمانیەکان بێتە ئاراوە؟ من پێم وایە جەهەپە وزار بەدەنگێکی بەرزتر پشتیوانی لە کوردەکە گرنگی کوردی بۆ دەرکەوت دەیزان بۆی دەرکەوت کە ئەگەر کورد لە ئەنکارا و ئیستانبول کاندیدی هەبوو بە نەیدەتوانی و سەرکەوتنە بەدەست بێنێ. من پێم وایە هەم جەهەپە بە سیاسەتی خۆدا دەچێتەوە، هەم هەدەپە دەزانێت و ئیستراتیژیکە گرتی بەر سەرکەوتوو بۆ و زیاتر لە ڕابردوو ڕەنگە بەدەنگێکی وازەختر و بەرزتر داوا لە کوردەکانی دانیشتووی ئیستانبول و ئەنکارا بکە کە دەنگ بدەن بە جەهەپە و پێم وابێ ئەنکارا دەکەوێتە قۆناغی پاشەکشە، ئۆردۆغان دەکەوێتە قۆناغی پاشەکشە، بەڵام دەبێت ئەومان بیر بێت ئێستاشی لەگەڵ بە هیچ گۆڕانێک لە هزر و ئیستراتیژی ئۆردۆغان پێک نەهاتۆ هەر پاشەکشەیەکی بکە تەنیا لە ئاستی تاکتیکدا. دەکرێت ئەم سەردانە وەکو سەرکەوتنێک تەماشا بکەین ئەگەر بێتێت تەنها سەردانێک بێت؟ نا بە هیچ شێوە دەکەوینە داوی ئۆردۆغانەوە ئەگەر کو پێمان وابێت دیدارێک ئێستاش گومانی لەسەر هەیە کە ئەو دیدارە چەندە دروستە، بۆچی تەواوی وەکیلەکان و پارێزەران نایانتوانیوە بیبێنن، داخوا بەڕێز ئۆژەلان لە چه هەلو مەرجێکدا ئەو پەیامەیداوە لەو قۆناغەدا ئەگەر بێن دەست ڕاگرن واز لە چالاکیەکانیان بێنن بە بڕوای من نەتەنیا سەرکەوتن نیە بەڵکو شکستێ. بارودۆخی سووریا، ڕۆژاوای کوردستان، سەرکەوتنی هێزەکانی سووریای دیموکراتیک بەسەر دەوڵەتی ئیسلامی و لە هەمان کات سەردانی جێمس جێفری نێردراوی تایبەتی وڵاتەگەردەکان بوو تورکیا تا چەند بەمەوە گرێدراوە؟ من پێم وایە کوردی ڕۆژاوا لەم قۆناغی شەڕی تێپەڕ کردووە و گەیشتە قۆناغی سەخەمژی بوون بە تایبەت بەو سەرکەوتنە گەورانەی کە لە کۆتایی هێنان بەدەسەڵاتی داعیش بەدەستی هێنا لەو ئێعترافەی کە جیهان پێی کرد بە تایبەت لە خەلەلی مانگێکدا کە ترامپ ڕایگەیان کە هێزەکانی لە سووریا دەکشێنێتەوە و دواتر پاشگەز بووەوە
لەو یەکمانگەدا بە بڕوای من بەرجەستەبوونی کێشەی کورد ئەوەندە گەیشتە ئاستێک کە ئێستا لە ئاستی بێگەڕانەوەدا، یعنی تازە ناکرێت بگەڕێتەوە پێشوو. ئێستا لە خۆناغێکدایە کە دەمشق پێویستی بە نەفتی ڕۆژاوایە. پێم وایە کە ئەو دەستکەوتانەیەکی ئێستا لە ڕۆژاوا بەدەستهاتووە ئێستا لە قۆناغی نیزامی و سەربازی تێدەپەڕێ، دەچێتە قۆناغی سەقامگیربوون، دەچێتە قۆناغی نووسینەوە لە ناو قانونی ئەساسی و دەستوری نوێی سووریەدا و هەروەها بەشداری چالاکانەی کورد لە دانوستنەکانی داهاتووی ئاشتی سووریە. کاکی من لەو بەڕوایدان کە ئەردوگان و حکوومەتی ئاکەپە بەو باوەڕە گەیشت بن کە سەرڕای ئەو هەموو ئاستەنگانە دەستگیرکردن، زیندانیکردن، باری نەئاسایی ئەو یاسایانیان کە هینایە ئاراوە بەوە گەیشت بن کە کورد پێگۆ قورسایی خۆی هەیە لە ژیانی ڕۆژانەی تورکیادا؟ باوەڕکەن من ئەرزم کردن کە لە دوو پرسیارە پێشودا ئەو کردەوەی ئۆردۆغان یا ئەکپارتی ئەوە تاکتیکە، بەڵام ئەگەر بۆیان کرابە تەنانەت ئەو تاکتیکەشیان بەکار نەدەبرن. ئەگەر بۆیان کرابە، ئەگەر خەباتی کورد نەبە، تەنانەت حاضر نەبوون کە دوای 10 ساڵی دیکەش هیچ ئاڵوگۆڕێک پێک بێنن. هەر ئەوەی کە مەجبور بوون جارێ لە قۆناغی تاکتیکدا هەڵبەت، هەر ئەوەی کە مەجبور بوون پاشەکشە بکەن، هەر ئەوەی کە مەجبور بوون دان بە کورد و خەباتی کورد و زیندانی سیاسی کورد و ڕێبەری حیزبی کرێکارانی کوردستان بکەن، ئەوە بۆ خۆی زۆرە. ئەوان کاتی خۆی تەنانەت وشەی ئیمرانیان داتاشی بۆی کە ناوی کورد و ئۆجەلان بشارنەوە. ئێستا مەجبورن اعتراف بکەن بە ئۆجەلان، مەجبورن اعتراف بکەن بە خەباتی کورد. بەڵام هەروە جورەی ئەرزم کردن بۆ چەندمین جار دووبارەی دەکەمەوە ئەو پاشەکشەی لە قۆناغی ئێستادا تاکتیکە و ئەگەر کو درێژەی هەبێت هیوای وێ هەیە کە ببێتە دەستکەوتێکی سەقامگیر و هەمیشەیی. بەس تا چەند بە گرنگی دەزانن پاش 8 ساڵ ئۆجەلان توانی پەیامی ئاراستەی کورد، تورکیا و جیهانی دەرەوە بکات؟ بە بڕای من زۆر گرنگە، بەڵام بەو شەرتێکە بەوە بەسەندە نەکەین، بەو شەرتێکە بڕیاردەرانی سیاسی لە قەندیل لە زیندان سەربەخۆیی سیاسی خۆیان بپارێزن، هەر ژوورێکی ئێستاش پاراستویانە. بەڕێز ئۆجەلان کەسایەتێکی بەڕێزە، ڕێبەری حیزبی کرێکارانی کوردستانە، کەسایەتێکی زۆر خۆشەویستە لە باکووری کوردستان، بەڵام لە هەموو ئەوانەدا لە کۆتاییدا و کابرایە زیندانی سیاسیە. نابێت چارەنووسی سیاسی نەتەوەیەک تەنیا بە هەڵوێستێکی بیر بەسرێتەوە. ئەوەش بڵێم کە ئەو لەژێر فشارێکی زۆردایە، ئەو هەڵوێستانشکی گرتوویەتی بەگشتی ماقوڵن، بەڵام نابێت کارێ بکەین کە چارەنووسی بزوتنەوەیەک تەنیا بۆ بەسرێتەوە. کەجەکەش تا ئێستا نیشانی داوە کە هەڵوێستی سەربەخۆی خۆی هەیە، ڕێگای خۆی دەبێژێنەدا. زیندانیانی سیاسی نیشانان داوە کە هەڵوێستی سەربەخۆی خۆیان هەیە و ئەوە بەمانای پشتکردن لە ئۆجەلانیش نییە، بەڵکو ڕاست بەمانای گرتنی ڕوحی پەیامی ئۆجەلانە. کاکەی من تۆ خۆ دەزانیت لە کۆی 4 لە پارێزەرگان تەنها ڕێگە بە دوانیان درا. تا چەند مرۆڤ دەبێت دڵنیا بێت لە گەیاندنی پەیامەکانی ئۆجەلان وەکو خۆی لەلایەن پارێزەرەکانیەوە؟ من گومانم هەیە لەوەی کە داخوالە چه هەلومەرزێکی ڕۆحیدا و نامەیە نووسراوە، بۆچی هەموو پارێزەرەکان ئیزنیان پێ نەدراوە. و لەوی گرنگتر هەڵبەت پەیامەکەی ئۆجەلان فی نەفسە شتێکی خراپ نییە، زۆری جوانە، ئەمما لە نیهایەتدا بڕیاری سیاسی دەبێت زیندانیانی سیاسی و سەرکردەی سیاسی کورد لە شاخ بیدەن. دەبێت چالاکانی سیاسی لە ئوروپا ئەوانەی کە لە ئازادیدا دەتوانن بڕیار بدەن بڕیاری کۆتایی بدەن. من پێم وایە لە داهاتوودا زانیاری زیاترمان دەست دەکەوێت، ئەمما دیسان بەو حاڵش هەر ئەوەی کە تورکیە مەجبور بە پاشەکشە بوو، مەجبور بوو دان بە زیندانی سیاسی کورددا بنە، مەجبور بوو دیسان ناوی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بێتەوە سەردێڕی مێدیای تورکی، هەر ئەوەی کە مەجبور بوو 2 نەفەر لە پارێزەرەکانی ئیزم بدا دوای 7 ساڵ 8 ساڵ گۆشەگیری. بە بڕوای من ئەوە دەستکەوتە، بەڵام نابێت لەبیر بکەینەوە ئەوە ئەگەر تاکتیکێک بوو بێ لەلایەن تورکیەوە بۆ ئێمەش دەستکەوتەکان لە ئاستی تاکتیکدایە و دەبێت خەباتەکە بەردەوام بێت و بەوە نەوەست. با بێنە سەر پەیامەکەی ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان. لەو پەیامەدا ئاماژە بە پەیامەکەی ساڵی 2013 دەکات لە کاتی لە دەمی نەورۆزدا بوو. بۆ پاش 7-8 ساڵ ئەم یادە بەیادێنێتەوە؟ لە ڕاستیدا ئەوە پەیامێکە بۆ ئۆردۆغان کە ئەگەر کو سیاسەتێکی هەڵەی نەگرت بابەر، ئێستا 7 ساڵ بوو کێشەی کورد چارەسەر بوو. ئێستا 7 ساڵ بوو تورکیە بەگشتی بە کورد و تورکەوە ئەگەری وایان هەبوو بچنە ناو یەکێتی ئوروپا. ئەو کاتە ئەگەر کورد تورکیە لە ناو خۆیدا لە نێوان کورد و تورکدا سەقامگیری و ئاشتی هەبە،
تورکیە دەستی فراوانتر دەبوو لە ناوچە و دەنگێکی بەرزتری دەبوو لە ڕاستیدا ئۆجەلان هەموو ئەوانەی وەبیرهێنانەوە لە کاتێکیدا کە تورکیە لەو پەڕیشی پڕێوی خۆیدایە ئۆجەلان زۆر بە زیرەکی کاتێک باسی و دانوستانە دەکا کە تورکی ئێستا لە سووریە شکستی خواردۆ لە ڕۆژهەڵاتی ناوین شکستی خواردۆ لە یەکێتی ئوروپا شکستی خواردۆ ئەمریکا گەورەترین هاوپەیمانی سەدەی ڕابردووی خۆی لەدەستداوە و ئەوەشتان پێ دەڵێم ئێستا ئەمریکا خەریکە بنکە سەربازەکانی خۆی پەیوەندیە دیپلۆماسی و نظامەکانی خۆی بەتەمایە لە تورکیە ڕادگوازێتە یۆنە ئەوە دۆڕانێک دەبێت ئەوەش لە پەنا کێشە ئابوورەکانی تورکیەدا بنێن ئەوەی کە ئێستا بایەخی لیری تورکیە بەردەوام لە دابەزیندایە ئەو پەیامی بەڕێز ئۆجەلان و بیرهێنانەوەیەکی زۆر گرینگە دەکرێت بڵێن داخێکە کە لەسەر دڵی ئۆردەغانیداە. کاکێ من خۆ دەزانی هەزاران بۆ لادانی ئەو گۆشەگیریە دەستیان بە مانگرتن گرت لە خواردن و ژیانی زۆریان لە مەترسیدایە. ئۆجەلان لە پەیامەکەیدا ئاماژە بەوە دەکات کە نابێ ئەم کەسانە ژیانی خۆیان بخەنە مەترسی بەس کاتیەوە هاتووە کاژەکە لەو کەسانە داوا بکاتن کە کۆتایی بە مانگرتنەکەیان بێنن. پێشەکەیەوە بڵام کە بەڕێز ئۆجەلان ئەرکی ئەخلاقی خۆی ئەنجام داوە کەسێک کە لە پێناویدا دەیان و سەدان کەسی دیکە گیانیان مەترسیداوە وە مەترسی خستۆ خۆ ناکرێت چاوەڕوانیمان هەبێ بێت بڵێت کە خەڵکینە بەردەوام من لە مانگرتنەکەتان ئەو ئەرکی ئەخلاقی خۆی ئەنجام داوە پەیامی خۆی ناردووە ئەگەر تەنانەت لە داهاتوودا کەجەکەش پەیامێکی لەو چەشنە بنێرێ ئەوەش من تەنیا بۆعد ئەخلاقیەکەیم بۆ مهمە کە کەجەکە ئەو ئەخلاق بۆ پەیام ئەخلاقە دەنێرێت بەڵام لە کۆتاییدا نە ئۆجەلان نە کەجەکە بەڵکو ئەوە چالاکانی سیاسین ئەوان زیندانیانی سیاسین کە دەتوانن بڕیار بدەن کەی کۆتایی بە مانگرتنەکان بێنن و یا تاکەی مانگرتنەکان درێژە بدەن ئەرکی ئێمە لە دەرەوەی زینداندا تەنیا پشتیوانی لەوانە و بڵێن پێشوازی لە بڕیارەکەتان دەکەین چ بەردەوام بن ئێمە پشتیوانیتان لە دەکەین چ مانگرتنەکەتان کۆتایی پێبێنن هەر بۆ ئێمە جێڕێزە هیچ کەس نە ئێمە نە چالاکانی سیاسی نە ڕێبەرانی سیاسی ناتوانن بڕیار بدەن بۆ ئەو کەسانی کە ئەو هەڵوێستە مێژوویان گرتووە. کاکی مەسەبارە بە ڕۆژاوای کوردستان دەڵێ دەبێ خۆیان لە کەڵتوری شەڕ ڕابگرن و بتوانن لە چوارچوەیەکی دەستوریدا لە چوارچوەی یەکپارچەکی سووریاییدا مافەکانی کورد بەدەست بێنەدەن بەڵام لە هەمان کات ئاماژە بەوە دەکات کە دەڵێ دەبی نەگەرانیەکانی تورکیش لەبەر چاو بگرن کە زۆر جار ئەم جورە وشانە لەلایەن ئەمریکایەکان و لایەنی تر دووبارە دەکرێتەوە ڕوانینیوە چییە؟ پێشەکەەوە بڵم ئەو پەیامەی لە گونجاوترین و باشترین کاتدا ناردوو کاتێک کە بەڕاستی کورد لە پرسیارەکانی پێشودا ئەرزم کردن کورد لە ڕۆژاوا قۆناغی شەڕ و جەنگی تێپەر کردووە کورد ئێستا سەقامگیر بۆ دەستی باڵای هەیە خاکی بەدەستەوەیە نەوتی بەدەستەوەیە مەشروعیەتی جیهانی بەدەستێناوە بۆی ئەو پەیامە پەیامێکی بەجێ بەنسبەت وەی کە دەبێت نیگەرانەکانی تورکیە لە بەرچاو بگرن ئەوە قسەیەکە کە ساڵح موسلیم و بەرپرسانی یەپەگە و یەپەژە و تەواوی چالاکانی ڕۆژاوای کوردستان دەیڵێن دەڵێن ئێمە هیچ مەترسێک بۆ تورکیە نایڵێن ئێستا بە اعتبارێکی زیاترەوە ئەو قسەی لە دمی ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان دەبیستێت لە ڕاستیدا پەیغامی ئەو قسە بۆ تورکیە نەک بۆ کورد دەنا کورد لە ڕۆژاوا هیچ مەترسیەکی بۆ تورکیە نەبوو ئەو قسەشان چەندین جار ڕاگەاندوە ئێستا ئۆجەلان وەکو تەکیدێک وەکو پێداگرێک وەکو دڵنیاکردنەوەیەک بۆ تورکیە ئەو پەیامەی ناردووە. کاکێمە لە کۆتاییدا چۆن دەڕوانە زمانی ڕاگەاندنەکەی کاجەکە سەبارە بە سەردانی پارێزەرەکان بۆ ئەمرالی و بەو شوەیە کە داڕژراوە. من پێم باشە لە جێی خۆیدا ڕێز و احترامی هەبوو بۆ ئۆجەلان بۆ پارێزەران بۆ خەباتکاران هاوکات سەربەخۆیی سیاسی دیارە هاوکات کتویەتی ئێمە بڕیاری سیاسی خۆمان دەدەین و هاوکات لە هەمووی گرنگتر توندێکیشی بەنسبەت تورکیە دەگەڵا کە من پێم وایە بەگشتی ئەو پەیامە هەموو هارمۆنی هەیە لە شوێنی خۆی نەرمە و لە شوێنی خۆی توندە و هاوکات تەکیدیشی لەسەر سەربەخۆیی کردێتەوە. هێمنە سەیدی لە کەڵەرۆ چاودێری کاروباری ڕەمیاری زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەڕامەی ئەمڕۆمان. سپاس بۆ ئێوەش.